سڵاو قوتابیانی خۆشەویست و ئازیزم، لەوانەی کوردی پۆلیحاو دێینە سەر بابەتێکی دیکە ئەویش لەژێر ناونیشانی ناو. با پرسیار لە خۆمان بکەین ناو چییە؟ ناو بۆیە دانراوە بۆ جیاکردنەوە و دەستنیشانکردنی مەبەستێک کە ناوەکەی بۆ داتاشراوە. کاتێک کە گفتوگۆ دەکەین لەگەڵ یەکتری هەر زمانێک جا عەرەبی، ئینگلیزی هەموو زمانەکانی جیهان سەرەتا چی بووە ناویان بۆ شتەکان دانایان، ناویان بۆ مرۆڤەکان دانا و ناویان بۆ ئەو شانە دانا کە لە دەوروبەریتن بۆ جیاکردنەوەیان لە یەکتری. لە زمانی کوردیشدا ناو بە شێوەیەکی گشتی بۆ 5 مەبەست داداشراوە. واتە 5 مەبەستمان هەیە کە ناوی بۆ داداشراوە و ناوی لێنراوە. یەکەم لەوانە سەیرکە ناوی مرۆڤ، ناوی گیانەوەر، ناوی ڕووەک، ناوی شوێن و ئاخر شتیش ناوی شت. ئەوەندە ناوە دەگرێتەوە. با باسی ناوی مرۆڤ بکەین خاڵی یەکەم. ناوی مرۆڤ چییە؟ بە هەموو ئەو ناوانە دەگوترێ بۆ مرۆڤ بەکاردێت. ئازیزانم، هەموو مرۆڤێک لەسەر ڕوویە زەوی ناوێکی تایبەتی بەخۆی هەیە کە پێی دەدەناسرێتەوە. کاتێک کە دەڵێن تارە هەموومان دەزانین ناوی کچێک دەگرێتەوە. کاتێک کە دەڵێن نالی دەزانین کە ناوی پیاوێک دەگرێتەوە. یان ساڕا، محەممەد، هۆگر، شیرن، ناوەکانی خۆتان، ناوی دایک و باوکتان، ئەمانە هەموو ناون کە بۆ مرۆڤ بەکار هاتووە. مامۆستا قوتابی گشتی ڕوون و ئاشکرایە لە بۆتان. جۆری دووەم ناوی گیانەوەر. بە هەموو ئەو ناوانە دەگوترێت کە بۆ گیانەوەر بەکاردێت. واتە هەر گیانەوەرێکی سەر ڕووی زەمین ناوێکی تایبەتی بۆ تاشراوە بۆ جیاکردنەوەیان لە یەکتری. نمونەوەکو مەڕ، کاتێک کە سیر دەکەین مەڕ وا دیار لە بەرچاومان کە لە ناوێکی گیانەوەر دەگرێتەوە. کەروێشک کەس نەبی لە ئێمە کەروێشکی نەدیتی بیت، یان باڵندەکان، ئەمەش ناوێکە تایبەتە بە خانەی ناوی گیانەوەرەوە. ئاسک، ئەسپ، بزن، پەپولا، ئەوانە هەموو ناوی گیانەوەرن دەچێتنە ژێر خانەی ناوی گیانەوەرانەوە. سێەم جۆر ئازیزانم ناوی ڕووەکە. بەو ناوانە دەگوترێت کە بۆ ڕووەک بەکاردێنراوەتە، بۆ ڕووەک دانراون. واتە هەر ڕووەکێک لەسەر ڕووی ئەو زەمینە کە شین بووە و هەیە ناوێکی تایبەتی بەخۆی هەیە. گژوگیاکان، گوڵ، مەسەڵەن گوڵە نێرگس، گوڵە شەو بۆ سیرکە، گوڵ هەرخۆی، دارسێ و دارچنار کە ئەوانە بەرچاومان دەکەوی دیارە چکە لە ڕوالە دیارە و بەبینینیش کە دیارە بینیتمان ئەوانە تایبەتن بە ناوی ڕووەک، دەچنە ژێر خانەی ناوی ڕووەکەوە. چوارەم شت ناوی شوێن. بە هەموو ئەو شوێنانە دەگوترێت بە هەموو ئەو ناوانە دەگوترێت کە بۆ شوێن بەکاردێت. واتە هەر شوێنێک ناوی تایبەتی بەخۆی هەیە بۆ جیاکردنەوەیان لە یەکتری. بۆ نمونە نەخۆشخانە کە دیارە شوێنێکە کە نەخۆش و دکتۆری تێدایە، خەڵکێکەکانی تێدایان بە هەندێکیان دکتۆرن، هەندێکیان نەخۆشن، کۆمەڵە خەڵکێکی تێدا کۆ دەبێتەوە کە تایبەتن بەو شوێنە. باخچە شوێنی حەسانەوەی مرۆڤە کاتێک کە دەیەوێت بچی لێی دانیشێت پڕێتی لە گوڵ و گولزار و ڕووەک. ناوی شارەکان وەکو دهۆک، هەولێر، ناوی وڵاتەکان وەکو تورکیا، ئێران، عێراق، ئەوانە هەموو ناون تایبەتن بە شوێن. ناوی شوێنیان لێنراوە دەچێتنە ژێر خانەی ناوی شوێنەوە. پێنجەم شت و ئاخر خاڵ ناوی شتە. ئازیزانم، بە هەموو ئەو ناوانە دەگوترێت کە بۆ شتێک بوونی هەبێت. کە دەڵێن بوونی هەبێت واتە بەریەکەی لە هەستەکانی مرۆڤ بکەوێت، بەرجەستە بێت، بەکاردێتن. ئەو ناوانی کە ماونەتەوە لەسەر ڕووی زەمین، بۆ نمونە ناوانی کە لە دەوروبەرمان بەر هەستەکانی تۆ دەکەوێتن، ئەوانە ناوی شتن، بێگیانن بۆ ناوی شتن، وەکو پێنووس، شاخ، باڵەخانەکان، کورسی، دار، پەنجەرە، دیوار، پەرتووک، ئەوانە هەمووی ناوی شتن، دەچێتە ژێر خانەی ناوی شتەوە. بوختەی باسەکەمان ئازیزانم ئەوەندە بوو کە ناو لە چەند بەش 5 بەش پێک هاتووە بە شێوەیەکی گشتی.